ماوەی چەند ڕۆژێکە لە شاری هەولێر قەیرانی سوتەمەنی غاز و گرانبوونی نرخەکەی سەری هەڵداوە. هاوڵاتیانیش ناچارن بۆ دابینکردنی سوتەمەنی ماڵەکانیان بە نرخێکی گران بیکڕن و بەشێکیش لەو هاوڵاتیانە نیگەرانن لەوەی هەم کەمی غازە و هەمیش موچەکانیان ناتوانێت بەشی ئەو هەموو شتومەکە و کەلوپەلە بکات لەگەڵ ئەوەشدا نرخی غاز گران بۆ بەدەستی بێنن. مێ دەکەن حکومەتی هەرێمی کوردستان ینی مسووری ئەو هەزبێ بخواتن کە ساڵانە دووبارە دەبێتەوە. نەوەڵا غازمە دەستکرد نەکەوتووە. ناوەڵە برای بابم هاتە پێش مالێ گوتم بە چەندێک گوتی 11,000 ئەم لەو ئیمکانێتم نییە بە 11,000 غازی بکڕم بەڕاستی بەخۆم خانە نیشم تێرەگەی لە چێن دەری 11,000 بینم بدەمە غازی دێنێرە لێرەش دەرێنەوە نییە دیارە نییە لێ دەرێن نیە ئەگەر هەبیتن هەموو زار دێم لێرە دەمدەنێ وەڵە ماریان ناوەدام بێسەم کەش نییە ئەو دەنازانین سەبەبەکەی هۆکارەکەی چیە و نازانی وەڵە ئێستا بێ غاز دەبی بگەڕێمەوە یان شکری خوای بکەم ڕابۆستم زانم کەینێ خوا ڕەحمەتمان پێ دەکەو. غاز فرۆشیەکی گەڕێکیش ڕای دەگەنێ بەهۆی نهاتنی غازی شل و گرانبوونی نرخەکەی هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی کە ناچارن بۆ دەستکەوتنی سوتەمەنی ئەوانیش زیاتر بکڕن و بە شێوەیەکی زیاتر و نرخەکانیشیان زیاتر بفرۆشنەوە هاوڵاتیان. هەموو جارە ئەم ساعە ماروم دارمەوە 4 ڕۆژە 5 ڕۆژە ئیشم نەکردی غازم بەبەر نەکردی هەموو ڕۆژێ دێم غاز نییە کاکە خەتا ئێرەش نییە بەسیە دێ یا خەما دەگرن دەرێ کاکە غاز لۆسم بۆندەی دەدەن دەبا ئێستا ئەو هەولێرم دەیە بە قورعان ئەوتە دەچم هەلوماری خۆم دەمەوێت غازی بکڕم بە 9,000 دیناری مانە ئەگە ئێستا بێن یا خەمام بگەرن لە زادە و دەرێن کاکە لۆس غازی بۆندەی دەدەن خەتای من نییە مانە ئێستام کرێسیمە ساعە ماروم دارم ئەوە 4 ڕۆژە ئیشم نەکردەوە کرێخانیشی بەسەداهات لە چێ پێیاکەم. بۆ بەدووادا چوونی گرانبوونی نرخی سوتەمەنی غاز لە شاری هەولێر گەلی کوردستان پەیوەندی بە قامی قەزای ناوەندی هەولێر دەکا و ئەویش سەرباری گرانبوونی نرخ و کەمبوونی غازی ماڵان لە ئێستادا هۆکارەکەی بۆ نوێنەکردنەوەی گرێبەستی کۆمپانیای ڕابردوو بۆ هێنانی غازەکە هەژمارەکە و دەشڵێت ئەوانەی غاز لە سەروی 7,500 کە نرخی حکومەت دیاری کردووە بفرۆشێت ئەوە ڕوبەڕووی ڕێکاری یاسایی دەبێتەوە و بەدووادا چوونی جدیشی بۆ دەکەین و دەشڵێت تا سەری مانگ ئەم کێشەیە چارەسەر دەبێت. ئەمە ماوەیە کە کێشەی بەرزبوونەوەی نرخی غاز سەری هەڵداوە لە شاری هەولێر هۆیەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو کۆمپانیایی ئەو غازەی بەرهەم دێنا لە ناوچەی چەمچەماڵ و ئەو شوێنانە گرێبەستەکەی تەواو بوو لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکان کۆمپانیایکی تر گرێبەستی کردووە لەگەڵ وەزارەت لەگەڵ حکوومەت ئەو دەور تەسلیم و ئیستیلامە کێشەی کەوتە ناوی بەڵام چاوەڕێ دەکەین لە کۆتایی ئەم مانگەیە خول لە سەری مانجی داهاتوو ئەو کێشەیە کۆتایی پێبێ و کۆمپانیای نوێیەکە کە گرێبەستی کردووە ئەو غازەکە دابەش بکاتن ئەوە بوو کە بە شەغازی هەولێر بە کەمی دەهات غازی شل ئێستاش بە کەمی دێتن چارەسەر نەکرایە هەولێر و دووهۆک بە کەمی غازەکەیان دەنێردرێتن بەڵام ئێمە هەوڵمان زۆردا بۆ ئەوەی نێڵین کە نرخەکەی بەرز بێتەوە کۆنتترۆلی نرخ بکەین ئێمە ئێستا غاز بە 7,500 دینار لە هەموو گەڕەکەکان دەگەڕێت لەلایەن بریکارە فەرمیەکان کە دابەش دەکەن بەڵام غازی تیجاریشی احتیمالە 500 دینارە گرانتربی بەڵام ڕێگە بەوانیش نادەین ئیستیغلال بکەن و گران بکەن ئێمە لە ماوەی ڕابردوو چەند کەسێک ئیجراعاتی لەگەڵ کرا چەند کەس دەستگیر کرا لە چەند شوێنێک چەند شوێنێکی غاز فرۆشتنمان داخست کەوا پابەند نەبوون بە ڕێنماییەکان کەوا نرخی غازیان بەرز کردبەوە وەڵام ئێستا ئێمە لیژنەیەکی تایبەتمان پێکیناوە بە هەماهنگ لەگەڵ کارگەی غازی هەولێر ئێمە بە دوواداچوونی بەردەوام بۆ ئەو شوێنانە دەکەین. بەپێی بڕیارێکی قامی قەزای ناوەندی هەولێر ڕای دەگەنێت کە هەر بریکارێک نرخی غاز گران بکات یا بە شێوەیەکی گران بفرۆشێت ئەوە ڕێکاری یاسایی بەرامبەری دەگیرێتە بەر و بەپێی یاسا مامەڵەی لەگەڵدا دەکرێت. هەریات کەریم گەلی کوردستان هەولێر.